بەهۆی خراپی دۆخی زیندانیان لە هەرێمی کوردستان چەند جارێک زیندانەکان سووتێنراون و ناڕەزایەتیان دەربڕیوە، هەندێک جاریش لە ڕێگەی تەلەفۆنەوە بەندکراوان دەنگیان با دەرەوەی زیندان گەیاندووە، بەڵام تا ئێستا کێشەکانیان چارەسەر نەکراوە. بە پێی پێوەری جیهانی هەر زیندانیە کە دروست دەکرێت دەبێت ڕەچاوی ژمارەی بەندکراوانی تێدا بکرێت، بەڵام لە هەرێمی کوردستان ئەو ڕێژەیە ڕەچاو نەکراوە. دۆخی زیندانیان و زیندانەکانی هەرێم هێندە خراپە، تەنانەت لایەنە پەیوەندیدارەکانیش نایشارنەوە. ژمارەی سزادراوان زۆرە و ناو چاکسازیەکان لە تاقەی چاکسازیەکان یاخود بڵێ بەپێی ئەو تاقە ئیستعابیە کە پێویستە ناو چاکسازیەکان هەبی زۆر زیاترە، بۆیە جورگرفت ئەبێت بەتایبەت لە چاکسازی گەوران لە هەرێمی کوردستان و لە چاکسازی ژنان و منداڵان لەبەر ئەوەی بینایەکانیان زۆر نەگونجاوە، هیچ شروتێکی چاکسازیان تێدا نیە. بەپێی ئامارێکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێم لە سەرجەم زیندانیەکانی چاکسازیدا ژمارەی بەندکراوان نزیک دەبێتەوە لە 5,000 بەندکراوی پیا و ژن و منداڵ. کێشەی خوێندن و خزمەتگوزاری و قەرەباڵەخی و خواردنی نەشیە و لە ناو زیندانەکانی هەرێم ئەو کێشانن کە زیندانەکان با ڕێکخراوەکان و داکۆکیکارانی مافی مرۆڤیان ڕاگەیاندووە. کەم و کوڕی زۆرە و کەم و کوڕیەکانش زیاتر پەیوەندی بە دابینکردنی پارە هەیە بۆ چاکردنی ژێرخانی ئابووری چاکسازیەکان لە ڕووی بینا، لە ڕووی پێداویستی و مستەرزەماتی خەوتن، سەیارە، بنکەی تەندروستی، خوێندن. بەپێی راپۆرتی دەستەی سەربەخۆیی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان زیاتر لە 4,426 سزادراو لە زیندانی چاکسازی گەوران هەن، با جۆرێک لە هەولێر نزیکەی 2,000 زیندانی و لە سلێمانی زیاتر لە 1,100 زیندانی و لە دوهۆکیش 1,380 زیندانی هەن، نزیکەی 200 زیندانیش لە نەوجەوانان و ئافرەتان هەیە. هێرش قادرێن ئارتی هەولێر.